بە سپۆنسەری بەرهەمەکانی دۆلفینسی بەرنامەی ئێوارەی سلێمانی پێشکەش دەکرێت. لارفێکن سڵاوی ئەمەتان لێبێ بە سپۆنسەری بەرهەمەکانی دۆلفینسی و بە میوانداری هونەرمەندێکی گەورە هونەرمەند کاک عابد هەورامی ئێوارەی سلێمانیتان پێشکەشەکەم سەرەتا ئەڕۆمە لای ناوبڕێک و ئەگەڕێمە وڵاتان. بەرهەمەکانی دۆلفینسی خوانەکانتان بەتامتر دەکات. دووبارە سڵاوتان لەبێ پێشناوبڕەکە ئاماژەم بەوە کرد کە هونەرمەندێکی گەورە بەڕێز کاک عابد هەورامی لەلای ئێمە میوانە. کاک عابد بەخێر بێ. زۆر سپاس. سپاس بۆ تۆش ماندوومان کردی. زۆر داوای لێبور نەکەم ئەمڕۆ من کەمێک درەنگ کەوتم. وەڵی من لە سەعات 11 لێرە بووم. زۆر داوای لێبوردن نەکەم. ئاساییە ئاساییە. کاک عابد بزانین ئەزموونی کاری هونەری کاک عابد بۆ کێ ئەگەڕێتەوە؟ کاری هونەری مەگەڕێتەوە بۆ 1970 یەکەم جار کە لە ڕێی مامۆستا حیکمەتندیەوە مامۆستامان بوو لەم تۆسەی سیروان ئەمزانی کە ئەو کاری هونەریەکە ئیتر زۆرم لێکرێم وت حەزەکەم منیش وەکو ئێوە دەور ببینم. بەردەوامە چوومە هۆڵی ئامادەیی سلێمانی کە لێن مایشیان نەکرد متۆسەی من نزیک بوو لێەوەی ئەچوین سەیری ئیشەکارمان نەکرد ئیتر عەشقی شانۆ بوو. ئیتر پێوتم وەرە سەعات 4 وەرە بۆ کۆمەڵی هونەرە جوانەکانی کورد لای تەنیش کەسەکانی ئیمێرجنسی ئێستایە. ئەو کاتە هەر خانوویەکی بچووک بوو کە ڕۆشتم سەعات 4 ئەو وتیویرە من لە سەعات 3 لەبەر دەرگا دەرگای نەکردووە دانیشتم هەر زۆر تا بەرەبەرە هاتن دەرگا کرایەوان هەر چاوەڕێم کرد مامۆستا حیکمەت هاو لەگەڵا چوومە ژوورەوە کە چوومە ژوورۆ پرۆڤەی شانۆیی ژیانی گالیلۆ ئەو کاتە مامۆستا زایر مەحموود ئیخراجیە کرد یادی بەخێر. ئەی خۆت تەمەنت چەند بوو ئەو کاتە؟ 7 ساڵ. زۆر مناڵبیت. تەلەبەی پێنجی هێشتا من لە سێم تەوەسەیە ئەم هەموو ئیحاءەم لێ کرد هەر نەیەژ کە چوومە پۆلیس چوار تا چواریشی تا بووم تەوەسەی سیروان ئەنجاوتی وەرە خۆشم لە مەکتەبە تۆزە دوا کەوت بووم. هێتا 7 ساڵ بووم کە چوومە ئەو کاتە. ئەتر دەوریان پێ نەبینیم بەڵام وەکو کلینەرێکی قاعەکە ئیشمە کرد. قاعە دادی سلێمانی بوو لە دەرگای دەرەوە هەتاوەکوی سەربان من شۆردم پاکی کەرەوە خزمەت بکایە ئینارە هەڵواسە ناویشم لە هیچ تایتڵەکان نەبوو. ئەتر لە دوای ئەوانەی ئیشەکەی دڵشاد ئەحمەد ئەوی کە لەم فترەیە عەمری خوای کرد ئەو ئیشی دکتۆر فاوست بوو بەداخەوە ڕۆحی شاد بێ خوا عەفوی کایەخوا ئەو ئیخراجی کرد یەکەم ئیشم چوومە سەر شانۆ ئیشەکەی دکتۆر فاوستی شازادە سەرڕووتاوەکە بوو کە مامۆستا دڵشاد ئیخراجی کرد. دەورەکەم پاسەوانی سنوور بووم سیلاحێکم بەدەستەوە بوو خوا عەفوی کا حسێن قەرەداکی ژەربامان شێوەویش زوو ڕۆشت گێسۆلی پێگرم لە سنوور نایاڵم تێپەڕێ کەم بوو شەخسیاتەکەم کۆمبارز بوو چکە یەکەم جاریشم بوو بەڵام پێش ئەویش لە شانۆیی گەلە گورگە هینی مامۆستا شەفیق محەممەد بوو دەوری گورگمە بینی لە پشتی مەسرحەوە بووم یعنی لە دوو مەسرحیا نەهاتمە سەر شانۆ هەر لە پشتەوە بووم جا کە نمایشەکەش کرا
ئەوە ماڵەوە داوەتەکەی هەر هاتن دوای ڕوتیانی مار چاوەڕێمانە کرد تۆ بیتە سەر مەسراح ئێوەتن گەتەن لەو گورگەکان نەبوو ئێوە من بووم کورەوتیان بابای کەیتە سەر بەسا دوای لە دکتۆر فاوسەکەوتم دەوەرن بۆ مەسرحەکەوتیان هاتوویتە سەر شانوتم ئەنجا هاتن ئەوە لەو کاتۆی تر بەردەوامی بەکاری شانۆیی یاوە تا ئێستا هەتا ئێستا پەیامی هونەری کە عابد چییە؟ هەموو هونەرمەندێک ئەوێ پەیامی بگەیەنێ بە بینەر پەیامی هونەری لە ڕێی کار هونەریەکانەوە بێت بۆ نمونە ئێستا من دواکارم کە کردم مۆنۆدراما بوو مۆنۆدراماکەی ڕەنگی باران نووسینی دکتۆر دڵشاد مستەفا و دەرێنانی برای بەڕێزم کاک ئاشتی کەمال بوو تۆ ئەگەر دەقەکە خوێنیتەوانێ لە تێگەیشتنی تۆ بۆ دەقەکە ئەبێ بزانی چ پەیامێک ئەیت لە ئیشەکەیە تۆ پەیامەکە هەڵبژێریە نەکە من هەموو کەسێک کە بێوێت درامایەکەکە فیلمێکەکە پەیامێکی خۆی لە فیلمەکەەوە ئەگەێنێ یعنی تۆ بەردەوامی ئەمە ئیشەکەتە لە ئیشێکە پەیامێکی خۆتە ئەبێت لەم ئیشەیە من هاتووم باسی ئەوەکەم کە جەنگ بێزگەل لە ماڵوێرانکردن هیچ شتێکی کەی بە دوایان نییە دەیان جەنگ ببیتەوانێ بەڵام تۆ نەتوانی جەنگی خێزانەکەی خۆت بەریتەوانێ کە جەنگێکی بچووکە لە عایلەکەی خۆتە تۆ لەوە ئەدۆڕێ من باسی سەربازێکەکەم لە جەنگە جەنگ بۆ کیەکە حتمما بۆ خۆشببختی ئەو نەوەی خۆی ئەکا بەڵام تۆ نەتوانی لە جەنگەکە تا ئەگەڕێتەوانێ ژنەکەت تۆی جێهێشتوی بێ و ماڵی وێران کردو بێ و چوو بێ بەلای پیاوێکی کەوانێ تۆ چ جەنگێکی بردوێتەوە گەورەترین جەنگیشی بردو بێتەوە کە تۆی تۆ جەنگی بچووکی ناماڵەکەی خۆتی دۆڕانوە پەیامی تۆ ئەوەیە کە پێڵی پێش ئەوەی کە ئێوە بڕۆن بۆ جەنگ بیر لەوە بکەرەوە کە تۆ ئەوەنە دوورەکەوی تۆ لە خێزانەکەت بەلانی کەمەوە 6 مانگ 7 مانگ تۆ ڕۆی بۆ جەبەیەک بۆ شەڕێک ئەمیش بەشەرە ئینسانە مافی امتیازاتی خۆی کاتاویش مافی خۆیت ئەگەر بژوە ئەمە جەنگ ماڵوێرانیکردنی بە دەیان جەنگبەری تۆ بەڵام لە دوای هەر ماڵوێرانکردنی کێ بەدیایەکەیت چەند مۆنۆدراماتەیە کاری مۆنۆدرامایی لەنەوە دووە یەکەم ئیشی مۆنۆدرامان کرد فارغۆن بوو کە ئەوە خۆم نووسین خۆشمی کرازەکەم تیاکە مامۆستا جەبار هاوکاری کردم ئەو ئیشە باسی کۆمۆنیستی بوو باسی سەرمایەداری و سەرمایی ژێر خاکم ئەکرد بۆ ئەو سەردەمە دکتۆرێک بوو کە پێش ئەوەی بیان بگاتە ئەو شارە مەحکەمەیەکەن ئەنیز لە فارغۆنی قیتارەکە بە قیر سوارخیان نابوو بۆی بمرێ نەگاتە ئەوێ بۆی پەیامەکەی بڵاو نەبێتەوە فعلەن ناگاتە ئەوێ و ئەمرێت بەڵام ئیتر لە ڕێی نمایشە تۆ پەیامەکەی خۆت بە بینەرەکە دوای ئەوەش لە 2010 شانۆی مۆنۆدرامای حەسەن و لۆزانم کرد کە نووسینی بەڕێزمەجید بوو هەر کاگاشتی ئیخراجی کرد بەڵام ئیشێکی مێژویی بوو حەزمە کرد هەموو مەکتەبەکان هەموو تەلەبەکان بە تایبەتی قۆناغی ئامادەیی بیان بینایە کە مێژووی کورد حەسەن خەیری چی کردووە کاتێک کە لە کۆنگرەی لۆزان لە پاریس ئەبەستێ بۆ ئەوەی کە سربەخۆی بە نەتەوەکان بدرێ بە تایبەتی دەوڵەتی کوردی دروست بکرێت لەناو خۆمانە پوازێک دروستە بێ کە حەسەن خەیریە ئەگەرتە لای ئەتەتورک ئەڵێ من امتیازاتی ئەوە دێمەوە تێمێ بەڵام وەرە لە کۆنگرەی خۆمانە بڵێ ئێمە نامانەوە لە کوردیا بینەوە لەولاوە شین ئەکرێ بۆی کە دەوڵەت دروست بێت لەم لاوە دەوڵەتمان لە ناوە بات 2000 هەر خۆشی ئەتەتورک عیدامیەکات آخر حواری زۆر جوانە ئەم حەسەن خەیریەکە یەک حواری زۆر جوانە لە خۆی عیدامیەکەن بەڵام من لە ئیشەکە خۆم عیدامەکەم ئەڵێت کە مردم ئەمە بە نووسراو هەیە ئەڵێ کە مردم لە ڕێگای کوردان بنێژن یان لە دەرسیم بنێژن چونکە خۆی خەڵکی دەرسیمە لە ڕێگای کوردان بنێژن بۆ ئەوەی هەر کوردێکی بە شەرەف بە پاڵما تێپەڕی تف کاتە گۆڕەکەم چونکە ئەم بووە هۆی لە ناوبردننی دەوڵەتی کوردی ئەنی ئیشێکی زۆر جوان بوو مێژویی بوو خۆزگە تەلەبەکانی مەکتەب بەهاتنایە ئەو جیلە تازێ بەهاتنایە بیان بینایە ئەو ئیشە بەڵام بەداخەوانێ لێرە نەدان کردو بە پرۆژەیە بۆ نمونە ئێوە بڕۆن بۆ قوتابخانەکان ئەو ناڕات ئەو شانۆیە شانۆکە چووە سەر ستەیج لێت
دیکۆر سابت کرامانە ئەبێ خەڵکەکە بچێ بۆ ئەوێ ئەمە خۆ بەڵێ شانۆی گەڕۆکیش هەیە شانۆی شەقامیش هەیە بەڵام ئەمەی ئێمە ستایلی جیاواز بوو بۆیە نەمانتوانی بینەری شانۆ لە چ ئەستێکە ئێستاەکە هەستەکەم تۆ بێتاقەتێکت زۆر یعنی تۆ من چونکە زۆرترین وەگری شانۆم ئیشی شانۆم زۆر بەلاوە خۆشتر و پیرۆسترە تا لە دراما و ئەمانە شانۆ لە هەمووشی هەر زۆر عریقە یعنی تۆ ڕوبەڕوو من قسە لەگەڵ تۆ کەم کاسیتە سەر و یعنی حی ئەو لە ژیانە یەکسەر ئەو ساوەختی خۆی لە هەشتاکانە جمهورێکی زۆر باشە بوو لە نەوەکانە ستایلێکی تازە هاتە ناوانێ لاساییکردنەوەیەکی زۆر خێرامان وەرگرت لە ئەوروپا مەدرسەی مایهۆڵدیان هێنا هەر زۆر بە خێرایی بێ لێ تێگەیشتنی ئیشی عەبەسیان هێنا وای لێ و خەڵکۆمان ئەمانەوە چی ئەمە سەرمەقولاتە لێ لەسەر مەسرح ئیتر بەرە بینەر تەکیەوە نەما هاتنە دواوە لە ناوبڕێکە مەسرحیەک ئەکرا بۆ نمونە من لەگەڵ ماهیر حەسەنە لە قوتابخانەی لە هینە خزمەتکار شانۆی خزمەتکار 120 ڕۆژ عەرزمان کرد من دەورم بینی لەگەڵێمە سێمان شتێکی 120 ڕۆژ عەرزمان کرد ئەخیر ڕۆژی قەرباڵغتر بوو تا ڕۆژەکانی کە وا خەڵک وازی لەو وینەیە ناوسە وەکو ئەیانوت بەڵێ مەدرسێکی جوان بوو بەڵام زوو بوو بۆ ئێمە زۆر خێرا وەرمانگرت بەداخی ئێمە یەکسەر تەقلیدەکە وەرەکەین بەخراپی بیزەبت ئەتر وای نەمان نانهێشت ئیسراحەت بکەین بینەر ئاشکەینەوە زیاتر بەگەر بە ئیشە کۆمیدیەکانی ماهیر و مەجموعەیەک ئیشەکرا یا ڤیسیڤالێک بکرایە ئەوی بۆ 3-4 ڕۆژە جمهورەکە بوو دواییت نامە چوونە هەشتاکانەوەێ بە هەمان شێوە هەشتاکان تۆزێ ئەزمە هات و حکوومەت و بەرە ئێستا هەوڵمەندە شانۆ وا لێ بێت کە ئاشنا بێتەوە بەڵام هەر نەمانتوانی نازانین سەبەبەکەی ئەوەیە کە شانۆکار و نووسەر و دەرهێنەرەکان جەریئنین ناتوانن دەست بۆ شتە بڤەکان برن هێن شانۆگەریەک بۆ تۆ نمایش ئەکات هینی 1950کان 1950 ئەمانەیە لە ئەوروپا وەرێگری ئێنێتەوە لێرە مەدرسێکی عالمیە جوانە بەڵام خۆمان دەیان کێشەمانێ بۆ نەتوانین دەست بۆ محافزی سلێمانی لەسەر ئەو ئیشێک نەکەی بۆ لەسەر حکوومەتی خۆ بۆ لەسەر پەرلەمانێکیش نەکەی یعنی کە ئەم جەراعەتە نەبێ خەڵکیش حەزی لەوەیە کە بیزەبێت شتێکیان ئەوێ کە بیجوڵێنێ تازە بێ بیجوڵێنێ یعنی میسر بە چی وا پێشکەوت بە ئەفلامەکانی کە لە سانەوەی ڕخنەی لە حکوومەتەکەی خۆی پێگەر شانۆگەریەکانی عادلیمام کە چی ناڵێت تەنانەت یعنی ئیشێکی نووری شەریفەیە کە گورچی لێیان دزیوە لە ئاخیرەکەی ڕۆکاتە حوسنی مبارەگەڵێ بەگەر تۆ حەلی ئەمەم بۆ بکەیت ئەویش پێی نەکران هندستان بە فەن لە ڕێی فلیمەکانیانەوە واعیبوون بوون بەو دەوڵەتی کە هەیە ئێستا ئێمە نەمانتوانین کە نەمانتوانیوە ناتوانین میلەتێکی وشاریش دروست بکەین بۆ ئەوە وشارکردنی میلەت بە من ناکرێت بە مەسرحیەک لە پەروەردە لە پۆلی یەکی سەرەتاییەوە ئەبێتەوە وشیاریکەی ئاشنایکەی بە سینەما بە شانۆ بە شێوەکاری گوێ بگرێت لە مۆسیقا ئێمە ئەوە ناکەین یعنی پێویستە مامۆساکان تەلەبەی پۆلی 4 و 5 لە جاتوی کە بیبا بۆ باخسی ئاژەڵان یا بیێنێ بۆ مەتحەفەکە بیبا بۆ ئەوێ بیبا بۆ دایرەکان ئەڵێ ئەمەمانە بەخوا سینەما بۆ چیشە بن بۆ سینەمایەکی مناڵانە بنوش مەکتەبە تایبەتەکان ئەیبن بۆ نمونە مەکتەبی ناحکومیەکان هینا تۆ بیێنە بۆ مەسرحیەک ئێوە وەکو هونەرمەندان وەکو مامۆستایان وەکو چالاکیەکانتان هیچ بیرتان لەوە نەکردوێتەوە بۆ نمونە خوێندنی شان و سینەما بخرێتە مەنهەجی خوێندنەوە بۆ نمونە ئێستا ئێمە دەرزی وانەی وەرزش و وێنەمانەیە کە بەداخەوە کە هەموو قوتابیەک زۆر حەز بە بۆ دوو وانەیە ئەکا بەڵام سێرەکەی مامۆسای کوردیەت ئەیبا مامۆسای بیرکاری ئەیبیت یعنی ئەو دوو دەرزە هینەکە مناڵ مێشکی ئیسراحەتەکە مناڵیش نەبێ ینی هەر قۆناغێکی خوێندە نابێتەوە پێویستی بۆ ڕفرێشە هەیەکە لە هەفتەیەکە ئەو دووانەیەت هەبێ بەڵام سێرەکەی
بۆنی وانەکانی ترە ئەو دووانەیە ئەفەوتە ئێوە هیچ بیرتان لەوە نەکردوێتەوە بۆ نمونە منهەجی شانۆ و دراما بۆ نمونە منهەجی شانۆ ئاماژە پێکرد کە مێژوویەکی زۆر زۆر دوور و درێژیە بۆی قوتابیان بەوە ئاشنا بکرێن بخرێتە منهەجی خوێندنەوە خۆی ساڵانش چەندەها قوتابی لە پەیمانگەی هونەرە جوانەکان دەرئەچن یعنی زۆربیان بێکار ئەزانی چی پەیمانگەی هونەرە جوانەکان وەکو کارگەیەکی لێ هاتووە کارگەی دروستکردنی مامۆستایە کارگەی دروستکردنی هونەرمەند نییە هونەرمەند حەزی خولیا و ئارەزووە یعنی لە زاتە دروستە بێ پەیوەندی بەوە نییە هەیە دکتۆرای هەیە ناتوانێت ئیخراجەکە بۆ بکە تەلەبەکانی ماهەدیش بە تایبەتی خانمەکان هەرۆنە شووی کرد تەخەڕوزشی کردڕاتەوە ماڵە دانیشێت مناڵ بەخێوەکات یا مێردەکێت یا کۆمەلگا یا ڕێگەی پێ نادرێت بێتەوە سەر شانۆ بەڵام بۆ ئەوەی کە بڵێ منهەجێکی خوێندن بێت خۆی فعلەن هەیە تا بڵێ بیکەی بە منهەج ئێمە چالاکی قوتابخانەکانمان هەیە من خۆم 4 ساڵ سەرپەرشتیاری چالاکی قوتابخانەکانی پەروەردەی ڕۆژهەڵات بووم تۆ ئیجبارێ کردووە لە مەکتەبە بێ فیستیڤاڵی شانۆیی بکات لە بۆنەکانە ئەبێ مەراسیمی هەبێت و بە چالاکی هونەری ئیشەکەی بکە فیستیڤاڵی شێوەکاریت هەیە فیستیڤاڵی موزیک هەیە باش ئەما گەڕێتەوە سەر مامۆستاکە خۆی پەیوەندی بە مامۆستاکەەوە هەیە مامۆستاکە خۆی تااقەتی لێ نییە خۆی حرسی ئەوەی نییە کە تەلەبەکە ئاشنا بکە بە هونەر هەر زۆری بۆ هاو ڕسمێک دروستەکە لێ ڕسمیکردن بۆ خۆی داهانیشە ئەی مامۆسا بە گروپێکی شانۆی دروستکە مامۆساشمان هەیە لە مەکتەبەکانە هەر مەدرسەی بالی دروست کردووە تەلەبە فێری سەمای بالیەکە بێزگەلوی کە شانۆگەریشیان پێەکە ئەمەمان هەر هەیە بەڵام ئەکەێت سەرزاتی مامۆساکە خۆی هەندێک کاتیش من خۆم قوتابی بووم لە چالاکیانە زۆر بەشداریم کردو بۆ نمونە مامۆستاکانی تر حەزیان نەکردو لە دەرزی ئەوانە ئەو ئیشانە بکرێ هەر تەلەبە نایەتە دەرەوە هەڵێ بیکە ئاگەڵێ بیکەرە دوای ئەوەی کە دەوام تەواو ناتوانانی ینی تۆ ئەو کاتە زیاتر ئەمە تۆ گەنجێک نییە بۆ نمونە لە تەمەێکی ئەوەیان نییە بتوانێت بۆ نمونە بمێنێتەوە یان شتێ بێت بەس مامۆساکە ئەتوانێت ئیسە من تەطبیقم هەبوو لە مەکتەبی ئاری لە دارۆغا تەطبیق ینی هێشتا مامۆسا ئەو ساڵە ئۆپەرێتێکی مناڵانەم خۆم نووسیم من تەطبیقی وەرزشەکەم خۆم پسپۆری مامۆسای وەرزشم زۆر ڕاستە دوایش پرسیارە و لێ وەرزش هونەر چۆن لە فیستیڤاڵی ساڵانەی چالاکی قوتابخانەکانە ئۆپەرێتەکەی من یەکەمی سلێمانی بوو کە هاتمەوە شادەوەنی خەڵاتۆمان برنامەوان مامۆستا جەمال مدیر وتی کاک عابید لەوەتەی ئەم مەکتەبە هەیە لە ژیانیا چالاکی وای نەکردووە وتم هەیە بەڵام مامۆساکۆ نەیکردووە ئێوەتمەوە من دوو مانگی کە لێرم تاو ئەڕۆمەوانێ ئەگەر تۆکو بەڕێوەبەر پشگیری مامۆستاکە تریش بکە ئەوش بە هەمان شێوە ئەگەر بەڕێوەبەریش پشگیری نەکە مامۆستا خۆی هەموو شتێکە ئەتوانێت بە مدیر بڵێ من دەرزی خۆم نابێت بە هیچ کەسێک بڕۆ بە وەزیر بڵێ وەزیریش بۆی نییە بڵێ بەەوە دەرزۆنەوە وەزیریش بە هەمان شێوە ناتوانێت هێنیش ناکە دەرزی خۆیەتی دەرزی خۆتە یعنی بەڵام ئەم خۆی مامۆسا گەڵێ مامۆسا درنگە من ئەڕۆمەوە با دەرزەکەم دەبوو ئەوە بۆ سەری ساڵ گرنگە ئیترا بەداخەوە کاک عابد ئێستا باسی کرد کە کاری سیناریستی کردو بۆ یەکێک لە مۆنۆدراماکانت بە هەمان شێوە فیلمی درێژ بەشدار بووی واتە لە تۆ لە درامایە بەشدار بووی ئەکتەری شانۆی کاری سیناریستەکەی مەرجە هونەرمەند ئەم کارانە هەمووی بکایان هەمووی تاقی کاتەوە یان ئەتوانی هونەرمەندێکی شانۆکار ببێ هونەرمەندێکی درامی ببێ بە هونەرمەندێکی سینەماکار خۆی لە زەرورەت هاوشتانە دروست دەبێت من کاتێککە سیناروی درامای ڕۆژێکی نوێم نووسی 90 حەڵقە بوو لە تەلەڤیزیۆنی زاگرۆز دابەزی لە 2005 ئەموت ئیخراج ئەەکەم کەسێک نایە نەزبا بە تۆ چکە تۆ یەکەم ساڵتەوە ئەزمونە نییە ئیشی نەکردووە هیچ نایە بە تۆ ئەو کاتە حسێن میسری خواافریکا ئەو ئیشیە کرد من بەڵێ سیناریۆکەم کامل کرده بوو حازر بوو بەدەستمەوە خۆم تر خۆم چیرۆکەکەم وەرگرتە بوو چیرۆکەکە لە زاری باوکمەوانێ باسی ئامانەتیە کرد کە دوو زەلام
ئیشی کوتاڵیان کردو هەر بە کۆڵ بەڵێ بە وڵاخ و ئەمانە بەڵام ئیتر کە پەڕینەتەوانێ لە چەند مێکایەکێکیان کەوتۆتە خوارەوە لەسەر وڵاکەکەی مردووە کە گەڕاونەتەوانێ توێتی وڵا باری پێ نەبوو بارەکەی هینی ئێمە بووە ئەم بارەیان بەرەبەرە بوو بە کابراایەکی تاجر و دەوڵەمەند لە شارەکە زەمن لەوانێ ئەو بیرۆکەی مێناکردن بە سینناارۆیەکی درێژ بردم بۆ لای حوسێن میسری خواافریکاوتم ئەم ئیشە هەیە بیکەوتی من ئیش خۆم نووسم نایکەم باشە بردم بۆ لای هاوڕێ مستەفا وتی منیش ئیشی خۆم نەبێ نایکەم بردم بۆ لای نەجم هۆگر نەجم هۆگریش سەیرێکی کرد و وتی باشە من ئەمایکەم ئێوتم زۆر خۆشە لە کۆمەڵی نەرجوانەکان ئیشی بۆەکەم و بەسەر چاو تەلەڤیزۆنی خاکبانیان کردم وتم چوم وتیان کاکە ئیشێک هاتووە حسێن میسری ئەڵێ هی توێ بەڵام نەجم هۆگر ئەڵێ هی منە وتم شتیا چۆن نەبێ وتی تم با بیبینن کتابەکە سێکەم نووساوە سیننارۆ دەرێنانی نەجم هۆگر وتم با بەمە ئیشی منە ئەمە دەرێنانەکەی ئەوە نووسینی سیننارۆ هی منە وتیان نەجم توێتی هی ئێمەیە بوو بە شەرم لەگەڵ کاک نەجما ئیتر ئەویش نەی کرد مەجبور من خۆمە بێ ئیشەکە بکەم ئەو کاتە لە بزافی ڕۆشنبیری بووم کاگ ئامانجی خۆمان ئەو بەڕێوەبەر بوو منیش ئەندامی دەستەی باڵا بووم بەیەکەوە بووین وتم ئەم ئیشاکەم وتی خۆم هەموو شتێکی لەگەڵاکەن ئەو لەگەڵ وەزیرە دانیشتن ئەم مشکیلەکەمان لەوەیە بوو من ستاف کۆکەمەوانێ یەکێ ئیش لەگەڵ بکە بەشان عەتووفم وت بۆی دەوری ئامانجم بۆ بیبینە نەیکرد بە هاوڕێ بەهجەتم وت نەیکرد بە هاواڵ بە هەر کەسێکیانمە وت نەیانەکرد چکە سەبەب ئەوە بوو کە من یەکەم ئیشمە نایکا تا وای لێ هاو کاگەڵگورد ڕۆژ بە سەدفە بینیم هاو بە بزاف فەیسیم بەدڵ بوو دەورەکە ماپی و ئیشەکەشمان کرد و ئیشێکی باش بوو دوایی ئەکتەری وا بوو خۆی ئاهات بۆ کۆمەڵی هونەرە جوانەکان بۆ لام ئەوێت کاک عابیدەم جاراگەر ئیشێکەکە حەزەکەم هەر ئەوە نەشم دەرکەوێت لە ئیشەکەتا لایەکم دەرکەوێت یعنی بەو شێوەیە ئیشەکە هێت دوای ئەوە کەیتر بەرەبەرە ئیش دەستی پێکە من ئیش من سینناریست نیم بەڵام ضرورەتەکە واولەیەکە هونەرمەند حەزێکی هەیە عشقێکی هەیە لە هەموو بوارەکانە پەلی خۆی بووە تەنها من عازف گیتاریشم مۆسیقا ئەڕۆ بەخوای سە پەنجەکانم ڕق بووە خۆتەزە ئەگینا من لەسەر مەسا عەزفم کردووە ئیشم حەفلەم بردووە بەڕێوە خۆشم فێری ئەوە کردبووم بۆی ڕۆژێ لە ڕۆژانە گەر دەورێک ببینم ئیشێ بە گیتارێ بیا بە شتێ بکەی بە شتێک بزانم لی لەبەر ئەوەیە تۆ ضرورە واولەیەکە کە پەل بۆ هەمووی بکێشیت بۆ نووسین بۆ سینناریۆ بۆ نواندن بۆ ئیخراز بەشێکە لە ئەوەی کە سیستی بە هونەری کوردیەوە دیارە بەتایبەت لە دراما و لە هۆکارەکان نەبوونی ئەو کاستینەیە بۆ کاستینێک بێ بۆ سینناریۆی سە من ئیشێکی میسری خوێنی تۆ یا بینیت سیرەکەی بە 5 کەس سینناریۆیەکیان نووسیوە ئیشێکی ئێرانیە بینیت سیرەکەی بە 7 کەس یەکێک بەس پیتەکاندانە پیتی هەڵچنیەوە یەکی سینناریۆ بۆ داناوە ئێمەوانی ئێمە نووسین سینناریۆ هەڵچنی نووشە هەر خۆتیت نیمانە ئەو ستافە نییە تۆزێ ئەنانێتی شپانتیایە حەزەکەی نەمون بەداخەوە هەموو شتێک بڵێ بۆ خۆمان لە کۆتایی هەر ناوی خۆت بنووسێ بەداخەوە بۆچی گەڕێنیتەوە ناڵێم ئەو حەزە ئەنانێتی هەیە ینی کە نابێ وابێ یعنی کۆمپانیایە کە دروست ئەبێ بۆ بەرهەمێنانی هونەری ئەبێ ستافێکی بێ بڵێ کاکە تۆ بە سینناریۆم بۆ بکەن بە هەمووتانەوە چیرۆکێک بێنن بیکەن بە سینناریۆ بە دەکە سۆخەریکیە بن ئەنجا دروستیەکەن ئەوە نییە لێرە ئێستا من خۆم حالی سینناریۆی سی حەڵقەیەک مێ حازم کردو خۆم نووسیم ئێستا من تااقەتی ئیخرازی ئەوەم نییە ئەمە یەکێکە بێ بیان پێی ئیخرازی بکە ئەو زۆر کورساتانە چیتە ناو ئیشەوە نازانن خەڵکر بە هەل لە دوور لە ماڵەوە دانیشتووە ئەوە سەیری گرتەیەکە کات زۆر کاری زۆر بەڕاستی بەتاکیدێکیش لە وەسەتەکانە بێ نازانێ ئەو کارانە چۆنە تۆ بوو ماوەیەکی زۆر لە ماڵم ناڵدا ئەبڕێی بەڕاستی ماڵم ناچی ئەڵێن کاک عابەت بۆ وەڵاهی من ئەو فیلمێکی درێژم کرد
خێزانداری لەخوا بەزە دوو کسمێردووکیان لە جامیعان کوڕەکەشم لە پێنجی سەرەتاییە ئەم ساڵەچێتە پێنجەگەری شەڵا دەرچێت هیچیان حەزیان لە کارەکەی تۆ نیە؟ کچێکیانم لە میدیا خوێنێ لە ڕاگەیاندن لە زانکۆی پۆلۆتەکنیک بەڵام ئەوی کەهنم باش بوو نەمێش بم ناوەیە بێ ئەو لە قانون نەخوێنێ لە یاسا خوێنێ میدیاژەر بەشێکە لە ئەوەیە بە بۆنێ منەوانە حەزی لەوەی نەوە بەڵام وتمە تەواوی کە ئەگەر بوو تاعینێک لە شوێنێ لە تەلەڤیزیۆنە بێ لا شوێنێ بێ ئەتوانێت سەر بەخۆی ئیشێک بکە لەو فیلمی درێژەیە دەوری خۆ هەر لێرەش تەسویرمان نەکرد بەڵام کە تەسویرمە کرد و ڕۆژینەوانی بۆ مونتازکردنیش یعنی تا بەیانیژە لێمە یەک هەفتە من هەر نەڕۆشتمەوە بۆ ماڵەوانە نەڕێتەوە بۆ ماڵەوە نایبینیت کە ئەژڕۆی توانێت زۆر هیلاکی یا دوی شێگەکەیت و خەو لەگەڵ ماڵ مناڵە دا ئەبڕێ بە تەواوەتی زۆر ڕاستە کاک عابد قەت بیری لەوە نەکردوێتەوە درامایەک شانۆیەک بە زمانی بە شێوەزاری هەورامی ئیشی تا بکەیت لەگەڵ مامۆستا مۆفەقا قسەم کرد ئەوژ لە هۆنیە هەورانی وتم ئیشێکی لەگەڵ کاک ئەیوبا قسەم کرد کە ئەخر مامۆستا ئەیوب زۆر پەرە بە کەلتوری هەورامی ئەیە هەر بە کتێبەکان هەر دەوڵەمەند زۆر هەر خۆی کەلتوری هەورامی کەلتورێکی زۆر جوانە ئیتر وتم شتێکی وا بکەین وتی هەتاوەکو کەناڵێک نەبێت کەناڵێکی هەورامیمان نەبێت ئەبێ کەناڵێک هەبێت بۆی بتوانانی لەو کەناڵسم جارجاری لە کەناڵەکانی خۆمانە ئەبینم لە پڕ بە هەورامی بەنامەیەک ئەکەن یا جوابدانەوەیەکی بە هەورامیانەیە بەڵامە بێتەوە سەبتایتڵێکی بۆ بکەی خۆ خەڵک لی تێناگا هەمووی بەڵام تۆگە کەناڵێکی هەورامیت هەبێت بەنامەکان هەمووی هەورامی بێت ئاساییە ئەگەر تەرجمەشی بکەی بۆ زمانی سۆرانی زۆر ئاساییە بێت کەی گەشتنە ئەو کاتێوەمان کرد وەختی خۆی بەختیار کوردی ئیشێکی کرد لە تەوێڵە کردی هەمووی بە زمانی هەورامی بوو بەڵام ئیتر نەیتوانی کۆتایی پێ بێنێت نەیتوانی نازان پارەی لێ بڕا چی بوو ئیشەکەی کۆتایی پێ نەهێنا بەداخەوە چونکە کللتور و شێوەزاری هەورامی شێوەزارێکی زۆر خۆشە بەڵام زۆر قورسیش ئەمە ڕاستی تۆ بۆ خۆت فێر نەبوویت وەڵاهی تۆ خۆ شێرەسەڵک ێزێتەوە سەر هەورامان شانازیەوە ئەرەوەڵا بەس ئەوەیە چونکە من قسەیان پێ نەکردووە ئەنی خۆی هەر عادەتەن زمان قسەکردنە تۆ کە شتێک لەگەڵ تا گەورە نەبێت ناتوانیت نانا بە تاکید زۆر قورسیشەوە خۆش ئاماژە پێکرد نێرومی هەیە شێوەزاری ئەوە جاری وایە من خۆشم تێکەوم لەگەڵ ئافرەتا قسەم کردوکو پیاو لەگەڵ یا قسەم کرد پێکەنیوەتی بژنم ئەوە مشکلەیە ئەجا ئەوە ئێمە هەر مەخۆم لێ تێگەم بەس نازانم قسەی پێ بکەم خۆش هەر تێبگەی بەس هەر خۆشی بە هەورامی بزانە وای هەر هەورامی بە شانازیەوە بەڕێستان ئەندامی سندیکای هونەرمەندانن ئەگەر هونەرمەندێک بێ بە ئەندامی ئەو سندیکایە ئیمتیازاتەکانی چییە چۆن ئەتوانێت ببێ بە ئەندام لەوێ من لە 2011ەوە لە ناوەندی شانۆم لە سندیکای هونەرمەندانی کوردستان بەڵام لە 2014ەوە کاک عەباس خوافی کە عەباس زاژڵەیی بەڵێ ڕۆحی شاد بێ بەداخەوە ئەم ماوەی ساڵانە کۆتایی نازانم زۆر هونەرمەندمان لێ ڕۆژ بەداخەوە ڕۆحیان شاد بێ ئیشەڵڵا ئیتر کە ئەو نەخۆشکە و ڕۆشتەوە بۆ ماڵەوە من چوومە شوێنی ئەو من پاڵێورام بووم بە سکرتێری سندیکای هونەرمەندان منی سە سکرتێرم لەوێ بەڵام زۆر کەس ڕۆژانە هونەرمەندان هێن بۆی کە ببن بە ئەندام عادەتەن ئێمە دوی ستێپمانەیە یەکێکیان ئەوانەی کە خریزی مەعهەدی فنون جەمیلەن ئەهلی بێ یا حکومی لەگەڵ زانکۆی سلێمانی کۆلیژی هونەر ئەم دوانە دوای 2 ساڵ بۆیان هەیە ببن بە ئەندامی سندیکای هونەرمەندان خۆیان هەر ئەندامی کاران ئەوان ئەندامی کاران لەبەرەوەی شادەکەیان هەیە پشگیریەک ئێنێ لە زانکۆیان لە پەیمانگایەت لەگەڵ دیکۆمنتەکانی ئەوە بێ بە ئەندامی کاران لەوێ ئەوی کەیان ئەو کەسانن کە بەهاوی پێگەی و چونەتە بواری هونەریەوە ئەویش لە دوای 8 ساڵی عمریانەوە
لە دوای 18 ساڵی عمری 5 ساڵی جددی ئیشی کردو بێ بە دیکۆمنت ئیشەکەی هەبێت ئەوەش ئەکرێ بە ئەندام لە لای ئێمە بەڵام ئەنداممان هەیە کریزی مەعهدی شەخری جامیعەشە هاوکارە چکە یەکێکە لەو کەسانی کە بە شادەکەی وەرگرتووە تر مارەسی کارە هونەرەکانی نەکردووە ئەوە بێ بە هاوکار بەس هونەرمەندێکە گەر کاتێکە بێ هاوکاریت بکە هەشمانە بە پێچەوانەوە لە میکانە کە بەهاوی هاتووە گە 5 ساڵەکەشی تاوا کردووە بەڵام لە دوای 5 ساڵەکەی تو وەستاوە ئیشی نەکردووە هەر هاوکارە تۆ هونەرمەند بە چی ئازانی هونەرمەندە بەکارە هونەرەکانی یعنی تۆ گەر گۆران بێژمان هەیە لە هەفتاکانە یە گۆرانی وتۆ یا دوو گۆرانی وتووە وەنیە ڕەشوی سپێکان ئێستا ژەڕڵێ من هونەرمەندم کاکە هونەرمەند ئەو کاتە هونەرمەند بوویت تۆ ئێستا جێی فەخری بۆ ئێمە ڕێزی لێ گیرێت ئەندامێکی فەخریت ئەگە شایستەیەک هەبێ ئەین بە جەنابیشی بەڵام تۆ ناچیتەوە قاڵبی ئەو هونەرمەندێکە ئێستا بڵێ وەرە مەقامێک بڵێ نایزانێ کاتە هونەرمەند دەبێ بە ممارەسەکردنی کارە هونەریەکانی خۆیوانی سیفەتەکەی خۆی ساڵێک دو ساڵیش تێپەرە قەی ناکە بەڵام هەر ئەبێت تۆ ئیشی هونەرێکی خۆت بکەی بۆی بڵێ من هونەرمەندم ئەی بەچیە تۆ هونەرمەندی ئەگەر کاری هونەرێکت نەکەی ئەمێ شێوازی وەرگرتنی ئەندامەتی لە سندیکای هونەرمەندانی کوردستان مافی ئیسێمە شەکوامان بۆ هێت هونەرمەندمان هەیە ئەو شەڕی کردووە یا قەرزارە یا شتێک شکاتەکەی هێتۆ لای ئێمە بەڵام ئێمە بەپی کتابەکەی خۆی جوابیان ئێنەوانێ ئەگەر خاوەنی لەسەر حەق بێ کەسیشمان هەیە حەقی خوراوە ئەو ئێمە مەحامیشمان هەیە و داکۆکی لە مافەکەشیەکەین و ئەمەی بۆەکەین هونەرمەندمان هەبووە ساڵانی پێشوو زیاد لە 240 هونەرمەند بەس ئەرزەمان وەرگرتووە پارنا پێرار 120 شوقەم وەرگرت بۆ هونەرمەندانی سلێمانی ئەرزە نەما ئەبێ شوقیان وەرگرت یەکەی نیشتە جێبوون یەکەی نیشتە جێبوون لە چوارچرا بوو لە دیلانستی بوو لە شاری سپی بوو بەڵام تۆ شوێنەکانیان ڕاقیسە بۆ شاری سپی وەرمان گرت بە 5.5 یعنی بە حەقی کولفە لێمان وەرگرتووە لە دەرەوانێ بە بڵێن بە 3.5 لە دەرەوانێ بە 6 بوو بێت 3.5 دەتوانی بیت هونەرمەند دەتوانێت 3.5 بە شوقەکانی چوارچرا هەر بە هەمان شێوە یعنی لە سەدا ڕوبێکی ئێشتۆ پارەکە کە هونەرمەندەکە بیدات و بڕاتە شوقەی خۆیوانە هەبوو ئەوەشی پێ ناکڕا هەر فۆرمەکەی وەرگرت و ئیفرۆشتە بە 50 وەرەقەی کڵۆڵترین چیل یعنی ئیتر چینێک کە یەک هونەرمەندم پێ بڵێ دەوڵەمەندە بەس دەی بڵێ ناوی یەک هونەرمەندم بۆ بیەنە کە لەگزەسێکی پێ وەڵا بۆ وایە نازانم نییە بەس بەداخەوە هونەرمەند لە هەر لە کوردستان بەداخەوە نییە هەمومان ناوە هەمومان وەکو یەکەشین ناوە ڕتمێکمان وەرگرتووە خوا لێمان تێک نەیە هەر باش لەشتان ساغ بە ئیشاڵڵا کاک عابد بزانم باسی وەرزشت کرد وەرزش و هونەر چۆن یەکیان گرتێتەوە لای کاک عابد هەر ئەوە بۆ کە ئێستا بووی لە چالاکی دیدەوانی ئەزانی چۆن من لە نەوەیە لە جامیعەی مستەنسرێ بەگەڵ لە کۆلیجی سینەما بووم لە جامیعەی مستەنسرێ لە نەوەیە کە نەوە یەک ڕاپەڕەندە سپێکیت نەمتوانی هاتمە بۆ سلێمانی ئێوە کاتە نەزامیعە کۆلیجی هونەر نەبوو مەجبور هێنان بۆ مەعهەدەکە هێنان بۆ مەعهەدەکە بە خۆشەویستی کە بڕۆمە هونەرەکە ئەو ساڵە شانسی من هونەر نەبوو منیش تااقەتی خوێندنم نەمابوو تم چ شوێنێک کتێبیتیانە وتیان وەرزش یاسەر خۆم کرد بە وەرزشەکەیە ڕاستە من خۆم وەرزشکارم یعنی وەکو چۆن مامۆسا عەبدولی حەمەدجان خۆشی ویژەر مامۆسای وەرزشە منیش وەرزشکارم بەردەوام لە ساحەیە بووم گۆڵچی نادی بووم ینی تۆپی دەست ئێستا حەکەمی ساحەش ئەەکەم بەڵام هیوایەتەکەی من زیاتر هونەرەکەی ئێستا خۆم لە سەرپەرشتیارم سەرپەرشتیاری چالاکی وەرزشیم بەڵام ببوورە لە شوێنەکەی خۆم زیاتر ئیشی ئیداری یەکەم چکە لەوانەیە نەتوانم ساحە بەرم بەڕێوە ساحە و مەیدان بەرم بەڕێوە یا حەکەمی شەق بکەم یا باسکە بکەم
یا با لە بکەم ینی ئەگەر بڵم هوەریان وەڵا وەرزش یەکسەرەڵی هوەر خۆشیان پێم مەڵێن ئەڵێن تۆ کەی ئەگەڕێتەوە بۆ لای هوەر خۆم 4 ساڵ لە سەرپەرشتاری چالاکی هوەری بووم مەکتەبەکان چالاکی هوەریەکرا من سەرپەرشتی مەکردن بەڵام ئیتر کە ئەڕۆشمە مەکتەبەکان و پرسیارم لە مامۆسا کرد وا بکە بۆ ئەم ساڵ بۆ نمونە بۆ ڕۆژی نەورۆسچیەکەن و ئاهەنگەکان چۆن نەکرێت و فیسیڤالم پێوتن کایر مامۆسا تۆ کوێ تاو کردووە یەکسەر ئەژنێ یشکانم خۆ ناکرێ بڵم ئەم دۆڵا وەرزشم تاوا کردو من وەرزشم تاوا کردو ڕۆشم معلومات ئێم بە و پێم ناخۆش بوو خۆم قبوڵم نەکردتم بڕۆمە بۆ وەرزشەکە کارە هوەریەکە بەجێهاکەم کار ئابێت هەمومان کە دەست ئێنە ئیشێک یا خولایەک بۆ ئیشێکمان هەبێت معجیبی شخصیت و کارکتەر و شتی یەکێک ئەبین بۆیە ئەو ڕۆڵە وەرەگرینیا حەزمان بەو ئیشەیە تۆ حەزت بە نواندنی کێ بووە و خولیات چۆن سەر هوەر حەزم لە هوەر لە ئەکتەر ڕۆڵبینینی ئومێدی شێخ حسێن بوو لە چ ئیشێک ناڵم لە فاوست و شاسادە سەر ڕووتاوەکە بەیەکۆ بووین چونکە یەکەم جارم بوو چوومە سەر مەسرح ئەو دەوری بینی ئەو دەوری سەرەکی بینی ئیتر لەوانێ زۆر هەرچی ئیشەکانم کردو محالم کردووە هیچ نەبێت لەوانە تۆزە دەرز زۆر بگرم دوای ئەویش شەماڵی عەبەڕەش لەگەڵ ئەوە ئیشی زۆرم کردووە لە ئیشێکە بەیەکەوە دەورمانە بینی ئیشی کوڕانی عەشق بوو نووسینی کاک بەڕێز مەجید من شەلەلم هەردوو قاچم ئیش ناکە دەفێکم پێ ئەویش مێژوو بوو دەوری مێژوویە بینی بە سنگەخشیە هاتوومەتە سەر مەسا بەیەکەوە ئەویش بەسەر مەوەسا و حیوار ئاڵێ دەفەکەشم پێ منیش ئەوە سیرمە کرد کە کەوتووەتە حیواروتن من لە مەسرح نەماوم وای ئەزانم بینەرێکم دانیشتم سەیری یەکەم تەمسیلی زۆر جوانە مامۆسا بە هەر سیرمە کرد تومەس ئەو لەگەڵ منیەتی حیواری تەواو کردووە و هاوسەیری منەکە بۆ منی جوابی بێم و منیش یەک پەڕەیە حیوارەکە سێکەم کە هۆشم هاتەوە سەر خۆم چاوی لێ زەق کردومەتەوانێ و قاچی ژە بە عەرزەکەەوە نیە قەلەقە ئاواکە هەم دیس حیوارەکانی پێوتمانە بە نەمەتێکی کە هاتووە سەر قفڵ حیوار هەمووی ئیسلام و تەسەلومە قفڵە حیوار وەرێگریت و ئەڕۆی هیچم بیر نەما بوو یەک ڕستەی ئەخیری حیوارەکانی یەک پەڕ یەک ڕستە یەکسەر چوومەوە سەر ڕستەی ئەخیر و حیوارەکەم پێوت و مەشەدمان تەوا کرد وتی بۆم لێ کردم وەڵڵای مامۆستا کاکە سەیرێ ناکەم ئەوە جوان تەمسیلەکەی هەر خۆم بیر چوو بۆوانێ دەستگیرە سەر شارمەتی ئافرم هەر مادام لەوانەیە قفڵەکە وایەوە بە من هەر باش بوو دەستی خۆش بێ تەمسیلی زۆر جوانە مامۆستا یعنی یەکێکە لەوانەی کە ئەوە تەسیری زۆرە لە نواندن لە هەر درامایەکانی خەڵک بە تایبەت دانیشێ بە دڵنیاییەوە ئەزای کاک عابد لەگەڵ کێ کار ناکات ئەگەر بۆ نمونە لەگەڵ کێ کار ناکەم وەکو ستاف یا وەکو دەرهێنەر بێ لە خۆم ڕابینم لەگەڵ هەموو کەسێکا بکونجێم یعنی من یەکێکم لەوانەیە وەکو هەویر بەدەمی خۆم نەبێ وەکو هەویرێ گوام هەم لە ڕووی جەسەدەوە هەم لە ڕووی هینی شەوانێ هەستەوەریم نییە بەرامبەر بە هیچ کەسێکە تووڕە بمۆمانە لەگەڵ هەموو کەسێکا گونجم جاریوا بۆ خۆم بە دەرێنەرەکەم وتومەگەر کارێکە بۆ حەزەکەم لەگەڵ تا ئیشکەم یعنی شتێک نییە کە من خۆمی لە دوور خەمەوانێ من مادام کاری هوەریەکەم حەزیشەکەم لەگەڵ هەموو دەرێنەرێکە ئەزمونێک وەربگری لەگەڵ هەموو کارێکە ئیشێکی تازە وەربگریت ئێستا من بە ماوەسا مۆفەقم وتو ئەم جارە پاری بەیەکەوە ئیشمان کرد لە مەسرحی باڵندەکانی گەرمیان بەیەکەوە بووین دەوری داعشێکمە بینی پێم وتم تۆ مامۆستا ئیشی مناڵانە زۆرەکەوتی با وتمەم جارە ئیشی مناڵانە و کرد ئەبێ منی ژێکێ بم لۆ ئەکتەرانە حەزەکەم لە بواری مناڵانی شایشکەم سەوادیاوە پێم دە دوای جەژن لەواسێ بچینە پرۆڤەوە ئیشەڵڵا ناوی چەند کەسایەتێکە پێ ئەڵێم بەس بە کورتی بزام ئەمانە لای تۆ چی ئەگەێنن ئاشتی کەمال وەسف ناکرێت
لە جوانیە ئەمە نە جوان و پاک و بەریە مامۆستا عەبدولی حەمەد جوان ئەوە لە لای من ئەستێرەیە کاک شەماڵ فەهمی شەماڵ فەهمی ڕۆح پاکێکی دەروون پاک چۆن هەڵم بژارد بوو وڵای نازانەوە بۆ گەڕایتەوە بۆ کۆمەڵی هونەرە جوانەکە ئەتر پیان وتم ئەو پرسیارانە دوای پێتەڵم کێ پێیوتم عەلی جۆڵا عەلی جۆڵا وەڵاهی چکە عەلی جۆڵا لە عومری منانیە تەمەنێکی هەڵکشاوی هەیە مەعامەلەشم لەگەڵیان نەبووە بەڵام کابرایەکی سەنگینە زۆر و بە ئاسانیش خۆی بەدەستەوە نایات لە کۆتاییە کاگەڵ گورت سپڕایستان بۆکەن زوو کاگەڵ گورت نازانم چی هەرسێکی پێ بڵێم هەر کەمە ڕەفیق العومرە تەمەن هاوڕێی تەمەن خۆیەتی چ شتێک کۆتانەکاتەوە زۆر وەڵاهی پێشگە لە هونەرەکە بە حکمی و ئێوە هەردووکتان هونەرمەندن هونەر کۆتانەکاتەوە ئەوەی کە کۆمان بکاتەوە گونجاندنە گونجین بەیەکەوە حەز ناکەم زۆری باش گرنگەوەی ڕەفیق العومرەوە لە هەموو شتێک گرنگترە قیاسی ناکرێت خوا لێکتان نەکا ئیشەڵڵا کاک عابد باسێکی ئەو دوو کورتە فلیمەمان بۆ بکەی کە پێش بەرنامە باسمان کرد کورتە فلیمی هیوا 4 دقە و 5 سانیەیە کە لە ڤیسیڤاڵی نێودەوڵەتی بەسڕە خەڵاتی باشترین کورتە فلیمی ڤیسیڤاڵەکەم وەرگرت بە 4 دقە ئەوەی کە مەرامەکەم بوو پەیامەکەی خۆم باسی مردوویەکە بن بۆ سەر گۆڕستان مناڵێک ئەڵێ ئەوە چییە پیاوەکەش ناڵێ ئەمە مردووە بۆ قەبرەوە بە زمانێکی کاڵێ ئەمە مردووە ئەڵێ بۆ کوێ بن ناوێرە پێ بڵێ بۆ قەبرستان ئەڵێ بین بۆ خانوویەک ژوورێکی تاریکە لەو ژوورە نەک ئاوەیە نە کارەبا هەیە نە خواردن هەیە نە کەسێ بەلاتەوە کەس لێ ناپرسێتەوە بۆ خۆ لەو ژوورامێنیتەوە مناڵەکە بیرەکاتەوە بەڕاکردنیێتەوە بۆ ماڵۆسەی ژوورەکەی خۆیانەکە سێکە ژوورێکی تاریکە شتێک لەوە گەڕاوەتەوە ژوورێکی تاریک و شێرزەمینەکە دایکێکی نەخۆشی هەیە کچەکەی خوشکە پسکۆلەکەشی لە پاڵیەتی بە دایکی ڵێ دای ئێمە مردوین ئەڵێ بواڵی کوڕمەڵێ با ئەو پیاوە پێیوتم مردووە بن بۆ شوێنێک ساردە وەک ماڵەکەی ئێمە کارەبانیە وەکوی ئێرە خوا کەس لێ ناپرسێتەوە وەکو ئێمە مردوین داکی ئەڵێ ناکوڕم ئێمە نەبردوین وەرە باوشی پیاکە سەر بە گریانەوە کامێرا بەرزە بێتەوە ڕسمی شەهید دەمێردەکەی باسی ئایلێکی شەهید دەکەن جوانە پیرەکەیکی جوانە هەم بە نەخۆشیش و هەم بە وەزعەکەشی وەکو مردوویەکەشی کە لەو گەنجێتیە مێردەکەی شەهید بووە و ئەوەش حیاتەکەیەوە تا قەبرەکە و مردنەکەی هیچی لەوە ئەوی کەشیان لە دوو خەڵاتم پێهێنا خەڵاتی باشترین سیناریۆ لەگەڵ خەڵاتی باشترین ئەکتەری کوڕ ڕزگار مەحموود دەورەکەی بینی فلیمی بڕیار کە ئەمە چیرۆکێکی ڕاستەقینەیە باوکێگەوێ کچەکەی خۆی بکوژێت لەبەرەوەی بینیانە لەگەڵ کوڕێکە بە کوڕەکەی خۆی ئەڵێ کوڕم ئەم خوشکە و بەرە بیکوژە چونکە وایە وا ئێلاخ نابێ بزانم ئەمە بۆچی کردووە دوای لە کسەکەی لە بە کورتی بە خوشەکەی ئەڵێ وەڵی من ئەم کوڕە مۆزەفە بەیە کوین لە دایرە و مافی خۆمە من ئەوم اختیار کردو و ئەو منی اختیار کردو و زەواجی پێ بکەمەوەمانە ئەگەر تازەگەردنە ئازابێگەرشم کوژی بمکوشە باوکم بڕیاری چیاوە ئەویش بە باوکی ئەڵێ باش بێنە دەماچە ئەی کوژم دەماچەکەی لێ وەرەگرێت دەسوی قاچوی دەمی کچەکە بەسێتەوەی کاتە پشتی سارە و شەوێکی تاریک ئەیبا ئەیبات کە ئەوەستێت دایەگرێت دەزگیرانەکەی بۆ هێناوە ئەلوە من پێشکەشی تۆم کرد بەڵام بڕۆن ئەم کوردستانە شوێنی ئێوەی نابێتەوە شوێنی عشقیتیان نیە دەزگیرانەکەی خۆت بگرە و بیبە ئەمە قسەیەکی ڕاستیە حەقیقیە ڕوویاوە لە 73 ڕوویاوە بەڵێ لە 73 ڕوویاوە لە 92 ئافرەتەکە لە ئەڵمانیا گەڕایەوە کەسەکەش ئەناسم و زۆریش بڕۆم بە سەریا تۆش لەواچی بیناسی
چکە هینی ئەو شاخانەیە ئەو لە لەبەر ئەوە یعنی چیرۆکەکە حەقیقیە من کردم بەو سینناریۆ و لە لە ڤیسیڤالی گوڵەمێخەکە دوو خەڵاتمان پێێنا ئیشێکی جوان بوو دەستان خۆش بێت کاک عەبد منی چی وام نەماوە ئەگەر خۆت حەز بکەی شتێک باس بکەیت دەستی تۆ خۆش بێت ماندوو بوویت ئەوەی کە زەرۆی تۆ باسێ کرد هیوایتە من درێژوو لە ساخی بۆ خوازم باس دەکەم ئەو برادرانەی کە لە پشتەوە بەڕاستی ماندوون دەستیان خۆش بێت سپاس جارێکی کەس سپاسیم کەناڵە پیرۆزاکەم زۆر خۆشەویستە لەلام لەشیەوەش ساک مەمنونن دووبارە بەخێر بێ گەورەت کردین ماندوومان کردی زۆر بەخێر بێ سپاس بۆ ئەوەی هەتا ئێستا بینەری ئێمە بوون سپاس بۆ کوتاڵی نەبەس کە هەمیشە جوانترینەکان لای ئەو دەسەکەوە سپاس بۆ سپۆنسەری سەرەکی بەرهەمەکانمان دۆلفینسی و دووبارە زۆر سپاس بۆ کاک عابد کە ئەمڕۆ میوانی ئێمە بوو تا بەرنامەیەکی تر هەر شاد بن